بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی لاپەڕە 68. پێداچوونەوە دڵنیابوون لە زاراوەکان و چەمکەکان دەربڕینی گونجاو لە لیستی بەرامبەر هەڵبژێرە. ئەوە لیستەکەیە کە وشەکان هەڵدەبژێرم لەو لیستەی. پرسیاری 1. ئەگەر پێدراوەکانت کۆ کردەوە سەرجەمەکەت بەسەر ژمارەی پێکهاتەکانی کۆکراوە دابەش کرد چت بەدەست دێ؟ ئەو کات ناوەند بەدەست دەینم. سەرجەم دابەش چەند دانا ژمارەم هەیە؟ ناوەند. پرسیاری 2. ژمارەیەکە یان چەند ژمارەیەک لە خشتەی پێدراوەکاندا لە هەموویان زیاتر دەردەکەوێت؟ ئەو ژمارانەی کە دووبارە و سێبارە دەبنەوە ناویان چییە؟ مۆد. پرسیاری 3. ئەژمێرکردنی بۆ کۆمەڵێک لە پێدراو بچووکترین بەها لە گەورەترین بەها لە کۆمەڵەکە دەربکە. لە کاتی ئەوەی کە گەورەترین بەها کەم بچووکترین بەها جیاوازیەکە ناوی چییە؟ مەودە. مەودە. دڵنیابوون لە کارامەییەکان. خشتەی سەرژمێری بۆ شیکاری پرسیاری 4 هەتا 6 بەکاربینە. پرسیاری 4. خشتەی دووبارەبوونەوەی کەڵەکە بوو بۆ پێدراوەکان پێک بهێنە. خشتەی دووبارەبوونەوەی کەڵەکە بوو بۆ پێدراوەکان پێک بهێنە. ئەمن لێرە چونکە نامەوێ خشتەکی نوێ دروستکەم هەر لێرە لە تەنیشت ئەو خشتەی دووبارە بوو و کەڵەکە بوو پێک دەینم. کەواتە دووبارە بووەکە کووە؟ لێرە دەنووسم دووبارە. ئەوجا ئەو ژمارانەی کە هەیتم لێرە دەیان ژمێرم بۆ وێنە ڕۆژی دووشەممە ئەوە 5 ئەوەش 4 دەکا 9 دەنووسم 9 لێرە نووسیم 9. ڕۆژی سێشەممە تەنیا 4 نووسیم 4 لێرە. ڕۆژی چوارشەممە 5 و 5 یەکسانە بە 10 دەنووسم 10 بە ژمارە بەڕەنووس. ڕۆژی پێنجشەممەش 5 10 لەگەڵ 4 دەکاتە 14 و ڕۆژی هەینی 5 و 3 یەکسانە بە 8. ئێستا خشتەی کەڵەکە بووش لێرە لە تەنیشت دروست دەکەم. ئەوها دروستی دەکەم. دەنووسم کەڵەکە بوو لێرانە ئەگەر جێم هەبوو کەڵەکە بوو. کەڵەکە واتە سەرجەم لەسەر یەک دانە. یەکەم ژمارە لە کاتی کەڵەکە وەکو خۆی دەنووسرێ 9. دووەم ژمارە کامە دەنووسرێ 9 کۆ ئەو 4 ئەو جەژمارەکە دەنووسرێ 9 لەگەڵ 4 دەکاتە 13. ئەوها لێرە دەنووسرێ. پاشان چ دەنووسم؟ 13 کۆ دەکەمەوە لەگەڵ دەیەکەی دەکاتە 23 لێرە دەنووسم. ئەو جە 23 کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو 4 لێرە دەینووسم 3 و 4 7 1 و 2 3. ئەو جە 37 کۆ دەکەمەوە لەگەڵ هەشتەکەی لە خوارێ دەینووسم دەکا 5 45. ئەگەر بێ و ئەو ژمارانەش کۆکەمەوە هەر دەکا 45. بەڵام لێرە کەڵەکە بوو ئاسانترە یەکسەر لێم بپرسن سەرجەمەکە چەندە یەکسەر جواب دەدەمەوە. کەڵەکە بوو تۆزە ئەمن سەرجەمەکان دەبینمەوە لە کاتی ئەگەر بمەوێ پاش بۆ وێنە پاشی سێشەممە بزانم چەند ژمارەکە چەندە یەکسەر ئێرە دەخینمەوە. پاش چوارشەممە ئێرە واتە پاش هەموو ڕۆژەکان
دەتوانم یەکسەر بزانم سەرجەمەکە چەندە. کەواتە ئەوها خشتەکەی لە تەنیشتی دروست بکە و سەرجەمی هەمووی ڕۆژەکان لێرە دەردەکەوی. ئێستا خشتەکەم دروست کرد، دێمە لای پرسیاری ژمارە 5 لە چ ڕۆژێکدا ژمارەی پەیوەندیەکانی ڕێکار زۆرتر بوو و لە چ ڕۆژێکیش کەمتر بوو. دەچمە لای ڕۆژەکان، لە چ ڕۆژێک زۆرتر بوو لە ڕۆژی پێنجشەممە، چونکە چاردە لە هەمویان گەورەترە لەو ژمارانە، بەڵام وەڵامەکەم نابی چاردەبی، وەڵامەکەم دەبی ڕۆژی پێنجشەممە. لە چ ڕۆژ لە هەمویان کەمتر بوو پەیوەندیەکان؟ ڕۆژی سێشەم. وەڵامەکەم دەبی پێنجشەم و سێشەم، نابی وەڵامەکەم چاردە و چواربی، چونکە نووسرایە لە چ ڕۆژێکدا. کەواتە دەبی ناوی ڕۆژەکەی بنووسم. پرسیاری 6 ژمارەی گشتی پەیوەندیەکان، هەموو پەیوەندیەکان هەمووی چەندە؟ هەمووی لێرە دەبینمەوە، یان ئەگەر هەر نەمزانی ئەوانە هەمووی کۆ دەکەمەوە، دەکاتە 45. کەواتە 45 دانا پەیوەندی. تەواو. ئێستا دێمە لای پرسیارە چی دیکە. مەودا، ناوەند و ناوەڕاستە و مۆد 4 شتم لێ داوا دەکەن. مەودا، ناوەند، ناوەڕاستە و مۆد بۆ هەر یەکە لە کۆمەڵە پێدراوەکان دیار بکە. دێمە لای پرسیاری 7 کۆمەڵەکە چییە؟ ئەو کۆمەڵەیە پێشی هەموو شتێک دەتوانم ئاسانترینیان دیاری بکەم، ئەویش مۆدە. مۆد زۆر ئاسانە، واتە کامە ژمارە ژمارەکە زۆر جار هەیە، دووبارە و سێبارە دەبیتەوە، یان لێرە نووسی بوویان لە هەمویان زیاتر دەردەکەوێ. ئەو ژمارەیە چییە لە هەمویان زیاتر دەردەکەوی؟ ژمارە 8 لێرە. کەواتە وەڵامی مۆدەکەم دایەوە، مۆد یەکسانە بە 8. دەنووسم مۆد، ئەوها مۆد داکاتە 8. تەواو. دوایە دێمە لای لەوی ئاسانتر چییە؟ مەودایە. مەودا چییە؟ گەورەترین ژمارە کەم بچووکترین ژمارە. 11 چاری لێ بڕوە، 11 کەم 4 دەکات چەند؟ 11 کەم 4 دەکاتە 7. واتە مەودایەکە، مەودا یەکسانە بە 7. ئەوە 2 وەڵام تەواو. ئێستا مایە ناوەند کو دەبینمەوە؟ ژمارەکان کۆ دەکەمەوە، سەرجەمەکەی 8 کۆ 9 کۆ 11 کۆ 4 کۆ 8 هەمویان کۆ دەکەمەوە، کە کۆیان دەکەمەوە دابەشی چەندی دەکەم؟ 1 2 3 4 5. 5 دانا دابەشی 5 دەکەم، کە کۆم کردەوە کردیە 40 دابەش 5 یەکسانە بە 8. کەواتە ناوەند یەکسانە بە 8. دەنووسم ناوەند دەکاتە 8. ئەوە ناوەندیش تەواو. ئێستا دێمە لای ناوەڕاستە. ناوەڕاستە کووە؟ ژمارەکان ڕیز دەکەم لە گچکە لۆ گەورە، ئەوها ڕیزیان دەکەم. ئەوها ژمارەکان ڕیز دەکەم 4 8 8 9 11. ئەو دوایە چ دەکەم؟ ژمارەک لە لای ڕاست لا دەبەم، ژمارەک لە لای چەپ لا دەبەم. ژمارەک لە لای ڕاست دەینمە خوارێ، ژمارەک لە لای چەپ دەیبەمە سەرێ. ئەو ژمارەی ماوە لە ناوەڕاستە، ئەوە ناوەڕاستەیە. دەنووسم ناوەڕاستە یەکسانە بە 8. دەبی بنووسم بە نووسین، ئەوها ناوەڕاستە
ڕاستە یەکسانە بە 8 ئەوها دەینووسم. دەبی ئەوها بینووسم ناوەڕاستە دەکاتە 8 هەتا وەڵامەکەم دروست بی. ئێستا بە هەمان شێوە پرسیاری 8ش کۆیان دەکەمەوە بۆ ئەوەی ناوەڕاستەکەی ببینمەوە. 15 کۆ 11 کۆ 20 کۆ 12 کۆ 12 کە هەمووی کۆ دەکەمەوە دەکاتە 7 دابەشی پێنجی دەکەم. 7 دابەش 5 7 دابەش 5 1 دەمێنێتەوە 2 لە 7ەکەی. 20 دابەش 5 دەکات 4. ناوەڕاستە یەکسانە ناوەند ببورن ناوەند یەکسانە بە 4 ناوەند 4. مۆدەکە کامەیە کە دووبارە دەبیتەوە مۆد یەکسانە بە 12. مەودایەکە کامەیە 20 کە گەورەترین ژمارەیە لێرە کەم بچووکترین ژمارە. 20 11ی لێ دەربکەم دەکاتە 9 کەواتە مەودا یەکسانە بە 9 مەودا یەکسانە بە 9 ناوەند یەکسانە بە 4 مۆد یەکسانە بە 12. ئێستا تەنیا مایە ناوەڕاستە ژمارەکان ڕیز دەکەم لە بچووک لۆ گەورە. ژمارەکان ڕیز دەکەم لە بچووک لۆ گەورە. 11 12 12 15 20. ئێستا یەک لە لای ڕاست یەک لە لای چەپ. یەک لە لای ڕاست ژمارەکە لە لای چەپ ماوە 12 دەنووسم ناوەڕاستە یەکسانە بە 12. ناوەڕاستە ڕاستە یەکسانە بە ژمارە 12. تەواو هەر ئەوەندە. ئەگەر بێمە لای پرسیاری 9 تەنیا 3 ژمارەم هەیە. ئەگەر ناوەندەکەی ببینمەوە سەرجەمەکە کردیە ئەوەندە. ئەگەر هەڵەم نەکردبی دابەشی 3 دەکەم ناوەند کردیە 617. ناوەڕاستە کامەیە ئەگەر ڕیزیان کەم یەکسەر ئەو ژمارەیە دەکەویتە ناوەندێ ناوەڕاستەیە دەکەویتە ناوەڕاست. مۆد لێرە نییە چونکە هیچ ژمارەك بە هیچ ناچی دەنووسم مۆد نییە. پاشان مەودایەکە گەورەترین ژمارەی دەینم بچووکترین ژمارەی لێ دەردەکەم دەکاتە مەودا. 717 کەم 499 تەواو. ئەوە تەواو. ئێستا بێمە لای پرسیاری ژمارە 10. دەتوانم ئەوانە بسڕمەوە لێرە. پرسیاری ژمارە 10 پەیژەیەکی ژمارەی شیاو بۆ ئەو پێدراوانە دیاری بکە. ئەگەر من ئەو ژمارانەم هەبوو بۆ وێنە 300 و 450 480 530 ئایا پەیژەیەکی کو دروستکەم مەودای هەنگاوەکانم کوبی لە چ گچکەترین ژمارەم چبی گەورەترین ژمارەم چبی. لێرە وا بزانم ئاسانترین شت ئەوەیە گچکەترین ژمارەم 300 بی گەورەترین ژمارەشم 550 بی کەواتە لە 300ەوە ئەوها لە 300ەوە دەست پێ بکەم 300 50 بە پەیژەکەی بچمە سەرەوە 300 ئەوجە 350 400 بێگومان لە سەرەوە تر 300ەکە لە خوارێ بنووسم چونکە پەیژەکە هەمیشە ئەوها دەچینە سەرەوە
لێرە 300 350 400 450 500 550 هەتا 550 بڕۆم 50 50 بچمە سەرەوە کەواتە ئەوها 300 ئەوجا 350 400 450 500 و 550 لە سفرەوە دەست پێ ناکەم پاشان لێرە وەکو ئەوەی وایە تۆزێک هێڵەکەم پچڕ پچڕ دەبی ئەوهای لێ دێ ستوونەکەم ئەوە ئێستا بێمە لای پرسیاری 11 بزانم ئەو کووە پرسیاری 11 تێکرای کیلۆمەتر بۆ یەک دەبە بەنزین بۆ هەندێک ئۆتۆمبیل بەڕای من باش نییە لە کتابی بیرکاری و زانست باسی دەبە بەنزین بکرێ چونکە بەنزین بە دەبە نییە زیاتر بە لیترا بە ئەو شتانەیە کە هەموو کەس دەزانی چەندە بەڵام دەبەی گچکە هەیە و دەبەی گەورە هەیە و دەبە چێ دەزانی دەبە مانای چییە نە گالۆنە نە لیترا هیچ شتێکی لەو جۆرەی نییە کە شتێکی جیهانی بی هەمومان تێی بگەین لەبەر هەندێک باشتر وا بوو زۆر دەبە بەکار نەیە ئەوەی ڕاستی بی لێرە ژمارەکانم لە چەندیوە بچووکترین چەندە بچووکترین ژمارەم 120 گەورەترینیشیان 280 ئەگەرە من پەیژەکەم دروست بکەم باشتر وایە ئەمن لە 100 دەست پێ بکەم لێرە 100 بێگومان پەیژە دەبی لە لایەکەی دی بنووسرێ بەڵام ئەمن تەنیا لۆ ڕوونکردنەوەیە لێرە 100 ئەوجە 50 50 ئەگەر بچمە سەرێ 100 150 200 250 دەتوانم 20 بچمە سەرێوا بزانم 100 ئەوجە 120 140 160 180 200 ئەگەر جێم هەبوو بێگومان 220 240 ڕەنگە جێ نەبی 220 240 260 و 280 ئەگەر جێ هەبوو بەڵام هەست دەکەم جێ نییە لە هیچ دەفتەرێک ڕەنگەوەها جێ نەبی ئەگەر جێ نەبوو 50 50 دەتوانم بچمە سەرەوە کەواتە 100 150 200 250 ئەوها دەتوانم پەیژەکەی خۆم دروست بکەم با تۆزێک بسڕمەوە لێرەش پەیژەکەم ئەوهابی باشە ئەوها ئەوجا 100 150 200 250 و 300 ئەوە باشترینە 50 50 هەنگاوەکانم 50 50 بچمە سەرێ ڕەنگە ئەوها بکەم لە پرسیاری 11 هیوادارم تۆزێک ڕوون بی دەمهەوێ باسی چ بکەم پرسیاری 12 و 13 هەست دەکەم بیان هێڵمەوە بۆ خوێندکاری ژیر چونکە بەڕای من هەر کەسە و بەڕای خۆی چ جۆرە وێنەیە چی پێ باشە دەتوانی ئەو وەڵام بداتەوە بەڕای من هیچ ڕێگایەک لە ڕێگایەکی دیکە ئاسانتر نییە وێنەی ڕوونکردنەوە یان وێنەی هێڵی ڕوونکردنەوەیە یان ستونی ڕوونکردنەوەیە هەردووچان بەڕای من باشن کەواتە ئەو دوو پرسیارەی دەهێڵمەوە یەکسەر دێمە لای پرسیاری 14 و 15 دڵنیابوون لە شیکاری پرسیارەکە خشتەکە بۆ شیکاری پرسیاری 14 و 15 بەکاربینە ئەو خشتەیەم هەیە باشترین جۆری فیلم ئەو پرسیارە کرایە دیارە لە کوڕان و لە کچان وەڵامی کچەکان لێرە و وەڵامی کوڕان لێرە فیلمی کۆمیدی 10 کچ پەسەندیان کردیە 16 کوڕ فیلمی کۆمەڵایەتی 15 کچ 20 کوڕ فیلمی زانستی تەنیا 3 کچ 25 کوڕ و فیلمی مێژووی
کچان و کوڕان وەکو یەک پەسەندیان کردیە 15 کەس بە 15 کەس. ئەوە 4 جۆری فیلم. ئێستا بێمە لای پرسیارەکان. پرسیاری 14 باشترین وێنەی ڕوونکردنەوەی بۆ پیشاندانی پێدراوەکان دروست بکە. ئەمن دەچم بە هەوەسی خۆم وێنەیەکی ڕوونکردنەوەی دروست دەکەم. ئەو وێنە ڕوونکردنەوەم دروست کرد بە ئاسۆی نووسیم جۆری فیلم کۆمێدی کۆمەڵایەتی زانستی و مێژووی. بەستونیش ژمارەی ئەو کەسانەی کە وەڵامی پرسیارەکەیان دابەوە لە 0ەوە هەتا 30. لێرە ئەمە کوچووی مەسەرەی هەنگاوەکانم 3 هەنگاوەکانیشم بۆ لای لەسەر ئەوەش هەردەبی لە تەنیشتێک بی وەکو یەک بچما لای دەستی ڕاست. لێرە پەیژەکە 3 بەسەر کەتیمە 3-6 لە خشتەی لێکدان دەتوانی ئەو ژمارانە بینی کە چەند جارەکانی 3 6 9 12 15 18 21 24 27 و 30. فیلمی کۆمیدی 10 کچ پەسەندیان کردبوو و 16 کوڕیش وابزانم 10/16 بوو. 10/16. فیلمی کۆمەڵایەتی 15/20 15/20. فیلمی زانستی 3/25 و فیلمی مێژووی 15/15. زەردەکان ژمارەی کچەکان دەنوێنێ و شینەکان و مۆرەکانیش ژمارەی کوڕەکان دەنوێنێ. ئێستا بچمە لای ئەو تەواو بووم لەو پرسیارە کە وێنەیەکی ڕوونکردنەوەی دروست بکە. پرسیاری 15 لە کام جۆر جیاوازی نێوان ژمارەی کچان و کوڕان زۆرە؟ واتە جیاوازیەکە لە چێن لە کام فیلم زۆرە؟ بۆ وێنە لە فیلمی مێژووی هیچ جیاوازی 0 هیچ نییە. لە فیلمی کۆمیدی جیاوازی